ناو محمد علي سلمانة 86 ساڵە دانیشتووی قەزای سۆرانم و لە هەمان کاتشدا دەرچووی پەیوەندی نەدەڵەتەکانی زانکۆی سۆرانم لە مەرحەلە چواری بەحسەکەم لە زانکۆی سۆران عنوانی بەحسەکەم بە ناونیشانی دۆزینەوەی کیشوەرەکان بوو کە هاتمە سەر فەتوحاتی بۆ مسلمانان بەرەو کیشوەرەکانی دیکە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. كاك حاجي جان. ئەوم پۆستەوە کە هیچ سەرچاوێکی عەرەبی باسی ناکە کە مسلمانان لە سەردەمی عومەر کوڕی خەتاب ئەگەنە کشوەری ئەمریکا. لەناو ئەو زۆرە مسلمانانە کەسێکم بینیەوە بە ناوی ڕەئیسپیری کە هەر ئەویش هەڵگری دۆزەرەوەی کشوەری ئەمریکایی پێبەخشراوە لەبەر سەڵسوڕهێنەرەتی ئەو نەخشەی کە دروستی کردووە لەو کاتەیە. تەنانەت ناساش سەرسامە کە چۆنچۆنی ئەو نەخشەیە بەدەست کێشراوە لە ساڵی 1513 تەواوی کردووە کە 36 ساڵ دەستی کردووە بە کێشانی ئەم نەخشەیە. ئەمە ئەم ڕاستیمان بۆ دەرەخا کە پێش کریستۆفەر کۆلۆمبوس ئەم پیاوە گەیشتۆتە هەردوو کیشوەری قارەی ئەمریکای کەشف کردووە و لە هەموو سەرسامتر کیشوەری ئەنتارکتیکای کێشاوە 300 ساڵ بەر لەوەی بدۆزرێتەوە. ڕۆژەکەمان بریتی بوو لە نووسینی کتێبێک کە بەشمان بە ئەنجام گەیان وا کتێبەکە لەژێر چاپە بریتی بوو لە دروستکردنی دۆکۆمنتاری بە 5 زمان لەسەر ئەم پیاوە بەڕێزە کە ناوی ڕەئیسپیرە. وێبسایتێکیشمان بە هەمان شێوە لەسەری دروستکرد و فیلمێشمان لەسەری دەرهێنا نزیکەی 30 ئەکتەر ڕۆڵەجێڕێ زۆرینەشمان خەڵکی باڵەکایەتین. مانجی 2023 دەستمان دا دروستکردنی ئەم فیلمە لە 2024 مانجی 4 نزیکەی کۆتاییەکانی مانجی 4 بوو کۆتاییمان بە فیلمەکە هێنا. با بڵێن کەس هیچ لایەنێک سپۆنسەرمان نەبوو. توانیمان بە ڕێژەیەکی زۆر نزیکە 90 فیلمەکەی بە مۆبایل تەسوێر بکەین. ماوەی فیلمەکەم 2 ساعت و 50 دقیقە لەبەرەوەی باس لەسەر مێژووی جیاوازەکە مێژووی دۆزینەوەی نەخشەی ڕەئیسپیری. لە دوای ئەویشەوە ڕۆلی گوستاف ئەدۆڵف دێسمان دێتەکایەوە کە ئەم کاتێ نەخشەی ڕەئیسپیری ئەبێنێتەوە لە کۆشکی تۆپقاپی. تر بەشێکی دووەمی فیلمەکە لێرە دەست پێکە کە درێژترین ماوەیەتی. ڕۆلی سێم چارەنووسی دوای ئەم نەخشەیە چی بەسەردێ. دە زمان لەو فیلمەیە بەکار هاتووە بۆ منە زمان نێودەوڵەتیەکانی وەکو ئینگلیزی، عەرەبی، هیندی، ئیسپانی، ئیتاڵی، کۆری، ژاپۆنی، چینی و زمانەکانی تریش بەکار هاتوون بە مەبەستی ئەوەی کە فیلمەکە لەسەر ئاستێکی نێودەوڵەتیە خۆی ببینیتەوە.